شازادە فیونا ئەمن ئەو دێوەی کە جێ منی بۆ پادشایی گرتووەتەوە دەکوژم. ئەرێ ئۆکتی چی؟ تەنیا یەک نەفەر دەتوانێت ببێ بە شا. نیوی چییە؟ نیوی چییە بابە؟ نێوی کوڕەکان ئێوە عاقڵ بن ئازا بن جامژ مۆستان بۆ دێنمەوە دایک و عەزێت مەکەن باشە. ئەوە تا منم بەرەندە کێ پیا بێتە پێشێ کەس پیا نەبوو کەس دەرەقەتم نایە خێراکان کێ دەرەقەتم دەوێتە پێشێ ڕۆیشتەوە شەید تازە بینێ ڕۆیشتووە شای تازە بێنێ دەمهێت تۆ بی بە شا وان دێوا تۆ فکری لێ دەکەیەوە سەخن نییە خەزوری شێم هەر توێ پێسەڵا بوو دێی لە تۆ چاتر و لە تۆ نیزی زۆر لە مێژە سەفەریاوەم نەکردووە کرد پێم وابێ خواردومە ها؟ نا ئەگەتە لێچم لێ تۆ من داوای لێبووری لێ دەکەم کاک باشە قبوڵی دەکەم دیوی گرنگتان ئامادە کردووە ها هەموو شتە دەبێ ئامادە بێ ها باشتر وایە ئەلحان بچن دیوی گریمی بۆ ئامادە ئاوە نییە هەموو شە معلومە ئەو خەریک وکایی بە من دەکرد هەرە گەودوانتە تۆی بە کەرزانی ئەتۆ بۆچی حاڵی نابی شتێکە و قسانی کرد چونکە چارمین تۆی دەکوشت مەبەستم ئەوێ دەتانەوێت لە ژیان کەسێکی خراپ بن ئێمە هەمومان خراپین ئێمە تەنها ئەوە دەزانین هەرگیز هیواد نەخواستوە شتێکی ترت هەبێ ئیسانگوی تێ نەکەی ها؟ دابزانم تۆ چاک بمەوە هاوڕێ خۆشەویستم چاک بووینەوە هاوڕە چاک خۆشەویستەکەم بووینەوە کەرێتەکەم بەدەستی ناوە دمم سمم لوتم هەمووی هات بیکەم بە خۆشیشایی لە بانگی شادمانی لێدەن لە سەفڵە ڕێزم بۆ شرێک و خێزانی هەموو لێرە کۆبوون کەر و من تاڵەکانی دایناسۆ ریشتەشتی بێناوە شرێک سێ منداڵی بوو بۆی بەدا